شانۆیە ڕەشهەڵگەرام لە شەرمە یەکێکە لە کارە نوێیەکانی دەرهێنەر دلێر ئەحمەد و تیمێک لە ئەکتەری بەتوانایە کە بە هاوکاری بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی بەشی هونەری شانۆ و هەروەها ستۆدیۆی ئەکتەر نمایش دەکرێت و بڕیارە نمایشکردنەکە لە یەکێک لە هۆڵەکانی شاری سلێمانی بێ بگومان ئەم کارە لە نووسین و دەرهێنانی هونەرمەند دلێر ئەحمەدە و لە ڕۆژی 25 مانگ و ڕۆژانی دوایی لە کاتژمێر 5 ئێوارە لە تەلاری هونەر لە هۆڵی پشتیوان بەدەوی نمایش دەکرێت و بێگومان لە ئێستاشدا نمایش بەردەوامە. قسەی زیاتر لە سەر ئەم بەرهەماکەم بێگومان ئێستا دەرهێنەری شانۆیەکە دەرهێنەر دلێر ئەحمەد لە ستودیۆ کورسات مەگەزین میوانە لەگەڵمان و قسەی زیاترەکەین. بەخێراتی دلێر، بەخێر بی سەرچاو. دلێر قسەی زیاتر لەسەر شانۆیەکەکەین، بەڵام پێش ئەو بە بەشێک لە شانۆیەکە ببینین. فەرموون. باشە تۆ بڵێ ڕووناخاندڵی بە منەوە بێ؟ دڵی بە تۆیە باوکە. تۆ دڵنیایی؟ ئەی پرسیارێک تۆ بڵێ ڕووناخان زۆر منی خۆش بوێ؟ پرسیارێکی تر ئاشە ڕووناخان چەند مەترە؟ ڕووناخان 3 مەترە. 3 مەترە؟ دایکە ئەم شەو میوانەکانیان تۆ قاپەکانشت دەدایک. بەخێر هاتی دلێر. زۆر سپاس کورسان. بیرۆکەی دروستبوونی ئەم شانۆیە ئەگەڕێتەوە بۆ کەی لەبەرەوەی کە ئێستا وەکو ئەزانین لە دوای ڤایرۆسی کۆرۆناوە هەر بیرۆکێک لەلا گەڵاڵە بوو بێیان زۆرێک لە شانۆکاران چوونەتە ناو هۆڵەکان و نیوەی کارەکەیان تەواو کردو بەڵام دوایی وەستاون. کارەکەی تۆش بەر ئەو شەپۆلە کەوت؟ بێگومان بەرەو شەپۆلە کەوت. سەرەتا من دوایین ئیشم بەر لەم ئیشا شانۆی شالیر بوو کە ساڵی 2019 نمایشم کرد. زۆر جار بەهۆی ئەوەی زۆر لە زۆربەی کارە شانۆیەکانە من دەقی جیانی هەڵبژارن جا بڕوبەڕووی ئەو ڕخنەیە بوومەوە کە بۆ بیر لە دەقی کوردی ناکەنەوە و هەنێ جاریش قسە لەسەرەوە کرا کە نەبوونی بینەر لە شانۆیە بێ لە هۆڵەکانی شانۆیە لەوانێ زیاتر با بڵێن پەیوەندی بەوە هەبێکە بینەری کوردیا تاچی کورد خۆی لە شەکانە نابینێتەوە. بۆیە بیرم لەوە کردەوە خۆم دەقێ بنووسم چکە تۆزێ دەستکاری کردنی دەقی نووسەری تر لە نووسەرێکی کورد لە وڵاتێ لەوانەیە ئاسان نەبێ یان نووسەرەکان بۆ شێوەیە قبوڵیان نەبێ. من ناڵم قبوڵیانێ بەڵام تەسەوری خۆم وا بوو کە قبوڵیان نەبێ بۆیە خۆم بیرم لە دەقی کردەوە و ساڵێک زیاترە من ینی دەقەکەم ئامادە بوو بۆی کە کاری تیا بکەم. بەداخەوە بەهۆی زروفی دارایی و ئەوەی کە ڕۆژە دوا ڕۆژ هەر دواکەوت ئەو هاوکارە دارایی کە مەفروض بۆ حکوومەتی هەرێم وەزارەتی ڕۆشنبیری بیکاو تا ئێساش بەدەستمان نەگەیشتەوە هیچ دەنجێکی نییە. بەهۆی ئەو دواکەوتنەوە ئێمە ناچار بووین کارەکە زۆر دواکەوت. دواتر لە مانگی شەشەوە دەستمان کرد بە پرۆڤۆر چاوەڕێ و هاوکاریە بووین و بەڵێنێکی زۆر دراکەوە کرێ بەڵام دوجار تا ئێساش هەر نەکراوە. بۆی ئێمە لە سەر جۆدی خۆمان و لە جیرفانی خۆمان وەکتەرەکان توانیمان هەر چۆنێ بێ بگەینە نمایش. سوپاس بۆ هەندێک جیهەت کە هاوکارمان بوون بۆ نمونە ستۆدیۆی ئەکتەر کە کاری خۆیەتی کاری ستۆدیۆ ئەکتەر و بەشی هونەری شانۆی بەڕێوەبەرێتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیە ئەوان هاوکارم بۆ کارەکە لە ڕووی مادیەوە و زایدەنەوە نووسنگەی هەواڵ باتاڵەوانیش ئەوانیش هاوکاریەکانەوە بۆ کارەکە کە سوپاسیانەکەین. ئومێدەوار بووین کە ئەو بودجەی کە داوامان کرد بوو لە دەرخستەیە بۆ کارەکە سەرف کرا بۆی بتوانین باشتر و تێر و تەسەرتر کارەکە بکەین بەڵام بەداخەوە زروفەکان وا بوو ئێساش خۆشحاڵین کە هەرچۆنێ بەگەشتێت تا نمایش و لە بەردەمی بینەرانەی. زۆر باش باسی دەقی کرد و باسی ئەو کرد کە پێشتر تۆ ئەوەنەی من شارەزای کارەکانی تویان ئیشەکانی تۆم بینی بێت زۆرێک لە ئیشەکانی تۆ دەقەبیانیەکان ئامادی هەبوویان ئیش لەسەر دەقەبیانەکان کردووە. بیرۆکەیەک هەبوو یان شتێک وای لێ کردی کە خۆت هەستیت دەقێک بۆ خۆت بنووسی بۆ ئەوی کە نمایشی بکەی یان ویستوتە لە ڕێی ئەم شانۆیەوە بڵێ چی؟ سەیری کە بە هەردوو ئاراستەکەیە کوردستانجان تۆ کەم تا زۆر ئەوەی شەکانی منە بینیەوە من لەو دەرهێنەرانە نیم کە وابەستە بم بە دەقەوە. من ئایدای نووسەر ناگوازمەوە ئایدای خۆمە گوازمەوە وەک ئینسانێک وەک تاکێک وەک کوردێک. بۆیە ئەو یاری کە من لەگەڵ دەقەتیانیانە کردومە لە هەڵواشان نووسەر لەنوێ دروستکردنەوە و ڕێخستنەوەی جارێکی تر لەوانەیە قورس بە لە دەقێکی کوردیا لە بیکەیت
کاڵم قورسە لەو جانە بۆ زیاتر قورسەکە نووسەرێکی کورد کە بەتای بەدەوانی خۆیان لە ژیانە بلوانی ڕێگەنێن تۆ یاری بەدەقەکانیان بکەیت بەڵام ئەو یاریم لەگەڵ دەقە جیانەکانە کردو بە حکمیەوەی من اعتماد یەکەم لەسەر دەق نەبووە اعتمادم لەسەر تەکنیک و جوڵە و ئەو شتە بینراوە بووە کە بیستومە تا دوا ئاس چێژێک ببینێت بەخشێکە چێژێکی زۆر جیاوازتر بێت بە تەکنیکی زۆر جیاوازتر بۆیە دوجار بڕیارمە ئەگەر کارێکی کوردی بکەم یان کارێک کە دەقەکە یان چیرۆکەکەی کوردی بێ بیرم لەوە کردەوە خۆم ئەوە بکەم ئەوسا بە ئاسانی و بە ئارەزوی خۆم یاری بە دەقەکەی خۆمەکەم و لە شواب موێ هەڵێوەشێم و یان هیچ نەبێ هەر لە سەرتاوە بەو پێیە ئەینووسم کە خۆمەمەوێت ئەمە جیالەوەی کە وەک چیرۆک و وەکو مۆزوعیش من بیرم لەوە کردوێتەوە کار لەسەر مۆزوعێکی زۆر زیینوکەم چکە من پێم هەمیشە پێم وایە شانۆ جوڵەیەکی زیینووە بە بەرکەوتنی بە بینەران و تەفاعولکردنی لەگەڵ بینەرە بەردەوام ڕۆژە دوای ڕۆژ گەشاکات بۆیە قەزەیەکی زیندوی وەک ئەو قەزەی کە لەم نمایشەیە هەیە لەم شانۆیە هەیە واکات بینەر بەردەوام لەگەڵ یا بجوڵێت زۆر باشە بەس تۆ وەکو دەرهێنەرێک یعنی وەزیفەی شانۆ ئەوەیە کە چیرۆکێک بۆ بینەران یان بینەر ئاراستە بکەی لە ڕێگەی شانۆیەکەتەوە یان مخاتەبەکردنی عەقڵی بینەرە ئەکرێ هەر کەسە و بە شێوەیەک سەیری شانۆ بکە ئەنی مەش شانۆ شتێکی محەدد نییە بڵم بە شوێنی ئەوەیە بەڵام من بۆ خۆم پێم وانە قەت شانۆ شوێنی چیرۆک جێڕانەوە بێت چیرۆک ئەکرێ لە شوێنی کە باوکە دایکە کەسێک بۆ جێڕێتەوە شوێنی چیرۆک نییە شانۆ حرەکەیکی وعیانەیە شوێنی عەقڵەکانە شوێنی بێعەقڵەکان نییە بۆیە مخاتەبەکردنی وعی ئەرکی شانۆکارە ئەرکی نمایشە نەک مخاتەبەکردنی هەنێ جوانە بیتر و یان مێ چیرۆکیشی بۆ بجەرم و یا پێم وابێ وەک هەنێک لایەن وایە شانۆ قوتابخانەیە و شتیوانیە من پێم وانەیە لە بینەرەکانم عاقڵتر من لە بینەرەکانی مناز دەیانی تیا زۆر لە من عاقڵتر ڕۆشن بیرتر لە زۆر بواری ژیانە بۆ ناکرێم مامۆسای ئەو پێم وابێ نمایشەکەی من قوتابخانەیەکە بۆ ئەو نەخێر من شانۆ لای من چێژێکی تایبەتە چێژێکە جیاوازە لە سینەما بینەریش بۆ ئەوەیەت بۆ ئەوەی کە شتێکی جیاواز ببینێ بێگومان جگەلەوەی کە تۆ مخاتەبەی عەقڵی بینەرەکەی لە هەمان کادا چێژبەخشیشە بۆ بینەر بێگومان خاڵی یەکەم لای من چێژبەخشینە چونکە ئەگەر باس لە چیرۆکەیان ئەو مۆزوعانەیە ئەو نامە و پەیام و هەر شتێکی ناوە بین کە من ئاراستەی بینەر یەکەم و ئەو مخاتەبەیان ئەو دایلۆکە وایان لەگەڵ وعیا دروستەکەم ئەگەر پێم وابێ ئەمە هەدەف ئاساسیەکەیان نا من ئەمە هەدەف ئاساسیەکە نبینم هەدەف ئاساسیەکە ئەو چێژەیە کە شانۆت داتێ وەک موزیک وەک گۆرانی وەک وێنەیەکی شێوەکاری وەک هەر شتێکی تر شانۆ ئەبێ چێژێکی تایبەتی و باتێ ئەو خەڵکیە کەیت بۆ شانۆ نابێ بێ بەدیا چیرۆکە دانیشەیە بێ من نەسیحەتی کەم یا بێ من بەس مخاتەبەیەکی وعیانی لەگەڵ بکەم کە ئەکرێ ئەمە لە ڕێی کتێبی شۆکرێک کە بەس مخاتەبەکردنی وعی و قسەکردنێکە یان و توێژێکی عەقڵانە وعیانەیە لە ئاستێکی باڵاترە نەخێر شانۆ شوێنی چێژبینینە بەڵام چێژێکی تایبەت چێژێکی هونەری ئەو چێژی کە خەڵک لە شوێنی کە نایدۆزێتەوە ئەو چێژی کە مستحیلە لەی شوێنێکی کە بەرێ بکەوێ لەو شوێنە ڕاستە خۆیان نەبێ کە تۆ ئەکتەر و بینەر بەرامبەر بە یەک هەستەکانیان ئاوێزانە بێ عەقڵیان ئێحساسیان هەموو ئەو شتانیان ئاوێزانی یەکترە بێت لە حیوارێکی هەموو وعیانەیە هەم چێژبەخشە وا لە بینەرەکە شتێکی جیاوازتر ببینێ ئەگەر نمایشەکەی من سەعاتێ بێ سەعاتێک جیاوازتر بژی بۆ نمونە من حەزم کرد باز دەوەکەم بۆ ئەم ئیشەی من باز لە چیرۆکێکی با بڵین کۆمەڵایەتی زۆر زیینوی ئێستای ئەم سەردەمەی خۆمانەکە لە ماڵێکە باوک و دایک و کوڕکچێکن هیچ کەسیان ئەگان لەوەی تر نییە و هەریەکان بە ئارەزوی خۆیان ژیانێکی جیاوازەژین کەس بۆ یەکتر ناژنی ئێمە جاران سفرە کۆیەکردینەوە بۆ ناخواردن بەڵام ئێستا مالیات و لەسەر سفرەی ناخواردنیش کۆ نابینەوە ئەمە واقعی ژیانی ئێمەیە من ئەم واقعام خسۆتەوە بەرچاوی بینەر بەڵام خۆم واقع هەموو ڕۆژێ بینەر بۆیە من ناکرێم هەدەف ئاساسیەکەم بێ هەدەف ئاساسیەکەی منەوەیە شانۆیەکی چێژبەخشی جیاواز یا چێژێکی جیاوازی هونەری بەمێکە لە شوێنی تر نەئیبینێ نەبوونی هەیە باشە دلێر زۆر کات دەرهێنەرەکانی ئێمە ئیش لەسەر دەقە بیانیەکانەکەن ئەو خاڵە بەهێزانە چین کە لە دەقێکی بیانیا هەیە و تۆ ڕائەکێشێ بۆ ئەوەی کە بەدڵی خۆ دیاری بە دەقەکە بکەی و هەروەها لە ڕێی تەکنیک و ئەوەی کە خۆت ئەتەوێت لە سەرشان و بەرجەستەی بکەیت بیایتەوە بە بینەر جارێکی تر بەڵام ئەمە لەگەڵ دەقێکی کوردیان ناکرێ بۆچی لەبەرەوەی ئەگە سەریح بینە بتوانم بڵێم دەقە بیانیەکان زۆربەی هەرە زۆریان دەقێکی کراون سپەی زۆرەتیانە مەساحە زۆرەتیانە کە تۆ بتوانی ئیشی تیا بکەیت بۆ شایی زۆرە کە تۆ بتوانی قیرائی جیاواز خوێندنەوەی جیاواز بکەیت بتوانی کەسایەتیەکان بە شێوازی جیاواز بخوێنیتەوە کەسێتیەکان ئەفون نە کەسێتیەکان کارکتەرەکانی ناو ئەو شانویان ئەو دەقانە ئەبینی کەسێتی خاوەن ڕوئیان
فەردانیت هەیە تاک هەیە جیهانبینی هەیە زۆر شتی تر هەیە کە ئەمە لە دەقێکی کوردیان نابینیتەوە بەم دەقی خۆشمەوە ینی من دەقێکم نووس نووسەر نیم دیایەوەش ناکەم کە نووسەر بم مجرد دەقێکم نووسیوە بۆ خۆم لەم دەقی منیشا ئەگەر زۆر وربیتەوە ئەبینی داخراوی هەیە لەبەرەوەی من نووسەر نیم بە دەرەجە یەک و پاشانیش ئەو ڕوئایی کە تاکێکی ئەوروپی هەیەی کە گەیشتە بۆی کات تاکە وەک تاکە توانێت بە جیابیر کاتەوە بە دوور لە عقلی جەماعە ئەمە لەوانەیە دەقە کوردیەکانە بۆ شێوەیە نەدۆزیتەوە بۆیە تۆ ناچاری پەنا بۆ دەقێکی ئەزنەبی بەری دەقێکی بیانی بەری دەقێک کە فەزایە کە باتێ بتوانی بە ئارەزی خۆ یاری تیا بکەیت ئەم فەزا کراوەیە لە دەقێکی کوردیان نبینی کە داخراوە مجرد قسەیەکی محەددی داخراوی لە چوارچێوە دراوتەیاتێ لەم چوارچێوە تۆ ناتوانانی بە ئارەزی خۆ یاریکەی منش پێم وایە شانۆکار پێویستی بۆ یاریکە دەرهێنەر بەتایبەت پێویستی بە کۆمەڵی یاریەکە خۆی بیکە پێویستی بەو شێتەیەکە تا ئەو حەدەی بیگەێنێتە با بڵین ئیتارێک یان چوارچێوەیەکی وایانەتر نەک لە قاڵب بدرابێ تۆ لە سەرەتاوە لە قاڵب درابی چۆن نەتوانی ئەفراندن بکەی داکەی چۆن نەتوانی بیلۆ بکەیتەوە شتی جیاواز بێنیتە سەر شانۆ تۆزێ قورسە زۆر باش وەکو دەرهێنەرێک چۆن بتوانین وا لە بینەری ئاسایی بکەین پەلکێشیان کەین بۆ ناو شانۆ بێگومان ئەمە لە ڕێگەی چیەوە ئەکرێت بۆ نمونە چیرۆکی سادە بە تەکنیکێکی بەرز یاخود چیرۆکی ئاڵۆز وا لە بینەر بکات بڕوانەیەتەوە بۆ نمونە ئەزانی چۆن کوردستان جان من ناتوانم ئێستا بڵم لە ساسە ئەوەیانمانەوێ من قەت لەگەڵەوەیان نیم شتی ئاڵۆز بە ئاڵۆزی شتێکی بەسیت بە خەڵک بڵێ نەخێرەتوانی بە شێوازێکی سادە شتێکی زۆر ئاڵۆزی پێ بڵێ قەزەیەکی معقەد و ئاڵۆزی پێ بڵێ بەڵام بە طریقەیە کە پێی بکات من نمایشێکم هەیە ئەبێ حساب بۆ مناڵێ بکەم تا کەسێکی بەتەمەن بۆ ڕۆشن بیرێک لەگەڵ ناڕۆشن بیرێکە بۆ خوێنەوار و ناخوێنەوارێک بۆ کەسێکی فەنان و ئەوەی کە کەسێکە لە فەن و لەو بوارە شانۆکارە و تێگا لەگەڵ کەسێکی تراکە هیچ لە شانۆ تێناگای هیچ لەو مەجالە ئیشی نەکردووە ئەبێ حساب بۆ هەموو ئەمانە بکەم ئەبێ پەیامەکانی من خەتەکانی من ئەو ڕایڵانی کە منەی نێرم بۆ هەر یەکە و بە شێوەیەک بگاتە شوێنی خۆی و هەر یەکەشیان بە جۆرێک لە جۆرەکان یەکسان بێ بە بیرۆکەی ئامی ئەوەی کە من ئیشم لەسەر کردووە بۆیە ئەم مۆزوعێکی تۆزە معقەدە ینی ئێمە هەتا ئەگەر کوردستانجان خۆت بزانی لە بەشی شانۆی بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری هونەربیمان لەوە کردەوە ڕاپرسی بکەین لە ناو خەڵکە بزانی خەڵک بۆ نایە بۆ شانۆ تۆ پێویستە بۆیە ڕاپرسی بکەیت هیچ نەبێت ڕای داتایەکی گەورە و بەردەستا بێت کە بزانی ئەکسەریەتی خەڵک زۆرینەی خەڵک لەبەر چی نایە بۆ هۆڵەکانی شانۆ بۆ نمایشەکان دوای ئەوە تەنها پێویست ناکە شانۆکاردانی شێمە تحلیل کاتەوە تۆ پێویستە بە باحیسی ئیجتیماعی هەیە پێویستە بە باحیسی نەفسی هەیە بە هەموو ئەو مەجالانە هەیە لە باحیس لەو خەڵکە پسپۆڕانەی کە شارەزای ناو مستەمعەکەتن دانیشن تحلیلی ئەمە بکەن ئەمە جانبێکی تریەوەیە خەڵکی ئێمە لە قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ڕۆزەوە تا گەورابێ هیچ لە هونەروانە ناخوێنێتەنانەت لە قوتابخانەکانی شاوانی هونەروانەیەک نییە کە باخی پێ بدرێت بۆیە ئەو کە تاکەی ئێمە کە گەورابێ شانۆ نەبوو بەشێک لە کولتوری نەبوو بەشێک لە باڵی ئەو شتانی کە لە زمانی بایاخ و ئیتمامیەتی تا لە گەورەبوونە ئەم بایەخانی بمێنێت ئەمە بێجگە لە گۆڕانی زروف و ئەوەی کە ئێستا سۆشیال میدیا و ئەو جیهانە هەمومانی داگیر کردووە و وای لێکردوین کە ئیتر پێویستمان بە هیچ شتێ نەماوە سەردەمی هەشتاکان نییە تۆ هیچ کەناڵێکە نەبێت سەردەمی هەشتاکان تۆ کەناڵێک کە هەبووە کەناڵێکی کوردی کەرکووک هەبووە چەند سەعاتێ پەخشی کردو خەڵک بەزەوەی هەبووە بۆیە هۆڵەکانی شانۆ بەرنەکەوتن چونکە منفەزێ بووم بۆ بینی نیشتی کوردی بەڵام ئێستاوانە تۆ سا بەس مۆبایلەکە و نەک کەناڵێک دەیان و هەستەدان کەناڵە بەدەستەوە توانی هەر لەحزەیەک توێ سەیری هەشتێ بکەیت بێجگەری لە کاتی گرتووت و ناتوانانی ئەستان وەختە نەماوە بۆ خۆشە ڕاستە ئەگەر باسێک لە ئەکتەر بکەین ئەو ئەکتەرانی کە ئێستا سەرقاڵی شانن چەندە گرنگی بە جستەی خۆیان و بە دەنگی خۆیان و هەوڵەدەن ئامادە بن لەسەر شانە ئەوەشیان قورسە هەر لە خۆتەوە سیر کە تۆیەکێکی لە وەکتەرانی کە حزوڕێکی زۆر جوان و باشە هەبووە پێشتر لە سەرشانەوە گەرم چەند ساڵە تۆزێ کارە نەکرد بەڵام خۆتە واقعا زانی تۆ بە چەند شتەوە خەریکی کوردستان جان بە ژیانی تایبەتی خۆتەوە بە مناڵەکانتەوە بە خێزانەکەتەوە بە کارەکەتەوە هەموو ئەم شتانە چەنی لە وەختی تۆ گرتووە ئەی چەند سپەیس بۆ ماوەتەوە بۆی کە خەریکی شانۆ بیتایە چەند سپەیس بۆ ماوەتەوە بۆی کە خەریکی پەروەردەکردنی دەنگ و جەستەی خۆت بیتایە وەختێکیەوە نەکەمە بۆ ماوەتەوە کە بەشی هەناسەیانێکی سرحەتیش ناکە بەشیەوە ناکە پشووی تیابی نەگۆی خۆتی تی ئامادەکەی بۆ ئەکتەری ئێمە ناتوانێت بێتە ئەکتەرێکی پرۆفیشناڵ بە ئام فەنانی ئێمە نابێتە فەنانێکی پرۆفیشناڵ هەر لە مەرحەلەی ئەمەتۆڕوانەیە مێنێتەوە وەک هاویە گەمێنێتەوانێ چونکە نەیتوانیوە هونەرەکەی ژیانی دابین ناکە بۆیە ناچارە ئەوەنەی بەژیانەوە سەرقاڵە ئەوە نەکاتی بۆ هەناسەیان و پشویانیش نەماوە نەگەوەی کە سەرقاڵی بۆی کە هونەرەکەی خۆی پەرە پێبا و گەشەی پێبا و کاری تیا بکە بۆیە ئەم جانبیان زۆر قورسە زۆر ڕاستە بە هیوای سەرکەوتن